سڵاوتان لەبێت کورسێک لە هەواڵەکانتان پێشکەشەکەم. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەاند کە پێویستە لەوە تێبگەین بوونی لایەنی ئۆپۆزیسیۆن لە ژێر چای سیستەمێکی پەرلەمانی و بوونی چەند حیزبێک لە نێو حکوومەت و هەندێکی تریشیان وەک ئۆپۆزیسیۆن واقعیەتی نوێ لە ژیانی سیاسی هەرێمی کوردستاندا. لە لێدوانێکیدا بۆ ڕۆژنامەی شەرق لەوسات نێچیروان بارزانی ئاماژەی بۆ کردووە لەبری ئەوەی ئۆپۆزیسیۆن لە چەند ساڵی ڕابردوودا دەستکەوتی گرنگ بۆ گەلی کورد بەدەست بهێنێت تەنها شێوازی هات و هاوار و هاویشتنی بوتڵی ئاوی لەناو تەلاری پەرلەمان پەیڕەو کردووە و لەوەش زیاتر هیچ دەستکەوتێکی تریان نەبووە. بەڕێوەبەری ئاماری سلێمانی ڕایگەیاند پرۆسەی وردبینیکردنی ناوی مامۆستایانی دامەزرا و کۆتایی هاتووە و سبەینەیە ناوەکان ئاشکرا دەکەن. محمود عوسمان بە ئایەناسی ڕایگەیاند فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتیەکان ڕۆژی هەینی و شەممەش داوامیان کردووە بۆ ئەوەی بتوانن پێش جەژنی قوربان ناوەکان ڕابگەێنن. قۆناغی وردبینی ناوەکانیش کۆتایی هاتووە و سبەینەیە ناوەکان ئاشکرا دەکەن. ماوەی 2 ڕۆژە وەک پشتگیریەک لە مانگرتوانی چاکسازی گەوران بەشی ژنان لە شاری سلێمانی لەو چاکسازیە مانیان گرتووە. ئەو سزادراوانە داوا دەکەن چارەنووسیان یەکلایی بکرێتەوە بەوەی یان ئەوە تا سزای لە سێدارەدانەکانیان جێبەجێ بکرێت یاخود لێبردنی گشتیان بۆ دەربکرێت و بگەڕێنەوە ناو کۆمەڵگە. ئەمڕۆ لە هۆڵی ئۆتێل ڕەمەدا لە سلێمانی بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری سلێمانی ئامادەکاریەکانی گەشت و گوزاری بۆ ڕۆژانی جەژنی قوربان خستە ڕوو. بەڕێوەبەری گەشت و گوزاری سلێمانیش ئاماژەی بۆ کردووە ئامادەکاری تەواو کراوە بۆ پێشوازی لە گەشتیاران بۆ جەژنی قوربان و دەژڵێت لە سەرەتای ساڵی 2013ەوە زیاد لە 252,000 گەشتیار ڕوویان لە ناوچە گەشتیاریەکانی سلێمانی کردووە. پەرلەمانتارێکی هاوپەیمانی کوردستانی لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند کە لایەنی کوردی بە هەموو شێوەیە کەوڵەکانی دواخستنی پەسەندکردنی یاسای نوێی هەڵبژاردنی پەرلەمان ڕەت دەکاتەوە. لە لێدوانێکدا بۆ ڕۆژنامەی شەرق لەوسات ئەشواق جاب ئاماژەی بۆ کردووە کورد لە پرۆسەی سیاسی عێراقدا بەشدار بوون چونکە متمانیان بە دیموکراسی هەبووە و بناغەیەکیشە بۆ بنیادنانی عێراقێکی نوێ لەسەر بنەمای دەوڵەتی دامەزراوەکان. سەرۆکی لیژنەی ئاسایش لە ئەنجومەنی پارێزگای دیار لە لێدوانەکانی وەزیری دەرەوەی رووسیای سەبارەت بە هەوڵی گواستنەوەی مادەژەهراوی و کیمیایەکان لە سووریاوە بۆ عێراق بە واقعە و دروست وەسف کرد. هۆشاریشیدا لە دووبارەبوونەوەی ڕووداوێکی هاوشێوەی کیمیابارانی هەڵەبجە لەلایەن قاعیدە و هاوپەیمانەکانیانەوە. لە لێدوانێکدا بۆ سۆمەریە نیوز موسەنا تەمیمی داوای لە حکوومەتی ئیتیحادی کرد لەگەڵ مۆسکۆ هاریکاری لە بواری هەواڵگیریدا بکات و سنوورەکانی نێوان عێراق و سووریا کۆنتڕۆڵ بکرێت تا ڕێگا لە هەوڵی گواستنەوەی ئەو مادانە لەلایەن بەری نووسرا بۆ عێراق بگیرێت. کورتێک لە هەواڵەکانم پێشکەشکردن شاد و بەختەوەر بن.